حرمتێکی زۆر هیوادارم کە هەموو لایەک ساخ و سەلامەت و بێوەی بن. باشە بابزانێکی ئەم شەو شانسەکەمان چۆنی هێنێت هەتا لایڤێکتان بۆ بکەم و کۆمەڵی قسە و باسی باشم هەبێ بۆ ئێوە عەزیزان و خۆشەویستانی مامە ئارام ئەحمەد. با نەقڵیکەم باش تاوە بەخێر من خۆشەویستان. یەک دوو دەقیقە ئاوەچین هەتا هەموو عەزیزان و خۆشەویستان کۆ بنەوە و کاتژە ناو قسە و باسەکان. ئەم شەستە سێتەوە قسەکەین. یەکەمیان لەسەر ئۆپۆزیسیۆن بە کورتی، دووهەمیشان لەسەر یەکێتی هەر بە کورتی، سێمیشان لەسەر ئەم مەسەلەی فەسادی و کچە مۆدێل و فڵان و فیسەروانە. ئەم شەو لەگەڵتان نابوو ئیتر بزانێکین وەزعەکە بەوەشیەوەگە هەموودان بەخێر بن سەرچە خاوەشەوە ئەو نە قسە لە مێشکمە ئەگەر بۆم گەڵاڵە بکرێت زۆر باشە بێ بەڕاستی. ئەرەوەڵا هەمووتان بەخێر بن عەزیزان و خۆشەویستانی من بەخێر بن. ڕێزم بۆتانەیە بەس عەزیزان. هەروە یەک دوو دەقیقەیە گەوەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە بۆی بشێ ناو قسە باسەکانەوە و هیوادارم ئەم شێش بتوانن کە کۆمەڵێک شت یا کۆمەڵێ ڕاوبیر و بۆچوونەکانی خۆم بڵێم لە خزمەتی ئێوەدا. بەخێر بن. ئەوە چێ لالەوە هەموو دڵ و گوڵە یەخوا ئەو دڵە هەنێشێ بە حیاتی. ئەوەڵە خوای ئەوەی و کاگە ئارام ئەحمەدی خۆشەوێت دەست بە باڵیەوە بگریت و ئەوەی شیڕقی لەو ئارام ئەحمەدی ئیشەڵڵا وەکو کۆسە ڕەسووڵی لێ یا وەکو هێرە. ئەوەڵە ئەو دوانە وەکو ئەو دوانی لێوەی کە ڕقی لە ئارام ئەحمەد بێت. باشە عەزیزان، سەرەتا لەسەر مەسەلەی ئۆپۆزیسیۆن هەندێک قسە و باسم ئەبێت و دوای ئەوە ئەچمە سەر تەوەرەی دووهەم و ئینجا لە سێهەم لەسەر مەسەلەی ئەمەی کە ناویان ناوە نازانم کۆمەڵێک کچوژنی جاسوس و فڵان و فیسار و ناویان ناوە ڕێکلام چی و ئەو لەم بابەتانە کۆمەڵێک قسەم بێ عەزیزان. خۆشەویستانی من، مانەوەی پارتی وێشێتی بەم ئەرشیفە تەواو پیس چەپەڵ پڕخیانەتە و پڕ نازانم ناشرینیە تەنها ناتوانین بڵێن تاوانبارەکە خودی سەرانی یەشێتیە، یان ناتوانین بڵێن تەنها تاوانی ئەو لەشکرە کەما موچە خۆر و کاسە لێس و بەڵتەچەیەکە و دەوروبەریانەیە، بەڵکو لایەنێکی تریش هەن کە تاوانبارن، ئەویش جگەل لە خەڵکە خۆفرۆشەکە ئەوانەی کە پێیان وایە مەسەلەن ئەهریمەنەکەن بە فریشتە، خەڵکانێکی تریش هەن کە ئەمانە لەم ساڵی ڕابردووە خۆیان ناوناوە ئۆپۆزیسیۆن. من لێرەیە باسی یەکگرت و کۆمەڵ و گۆڕان و نازانم نەوەی نوێ و ئەمانە ناکەم عەزیزانی من، چونکە ئەمانە ئۆپۆزیسیۆن نین، ئەمانە لەگەڵ دەسەڵاتە شەریکە دزن بەپێی مۆقعیەتی خۆیان بەپێی کاتەکان لەبەرەوەی ئەوانە ناشنە خانەی ئۆپۆزیسیۆنەوە، چونکە ئەمانە چەندین جار لەم مێژوانەیە شانسی خۆیان تاقی کردوتەوە هەر هەمویان لەگەڵ ئەم دەسەڵاتەیەکی پارتیا شەریکن بەشی خۆیان پارە وەرەگرنوتەوە، بەڵکو هەموو ئەو کەسانە کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن دەزانن و دژی پارتی وێشێتین یان گروپی دوو کەسی و سێ کەسی، هەموو ئەمانە سەریان کردو بە یەکا و هەر یەکە لە گۆشە و کەنارێکی ئەم دنیایەوە یا لە کوردستانە لەژێر ناوی خوازیار و هەنجار بە ئاشکراش قسە باسی خۆیانەکە. ئەمانە خۆشەویستانی من قساکەن و ئەنووسن، هەموو شت و هەموو کەسێ ڕەتەکەنەوە، خۆشیان جگەل لە قسەکردن و نووسینی سەدانبارەکانیان یەک شتێکیان پێ نییە، هەموو هەوڵێکیش بۆ یەکگرتووبوون واتە بەڕێکخراوبوون بە مانای کەلیمە ڕەت دەکەنەوە و ئەوەی بیری لێ نەکەنەوە گوتاری یەکگرتنە بەرامبەر بە دەسەڵاتی دیکتاتۆرە و فاشیانەی پارتی وێژێتی. لە بناخەوە ئەمانە هیچ ئەرشێکی عەمەلی ناخەنە سەر شانی خۆیان، هێندەی کە لە ناو تەنگشەی دەرونی و نەفسی ئەوانەیە ئاژین نیو هێندە پەیوەندیان بە ئەرزی واقع ئەوە نییە کە لەو کۆمەڵگەیە چی ڕوادات. هەموو ئەوانەی کە خۆیان پێ ئۆپۆزیسیۆنە لەم پەڕی توندەکەیەوە تا ئەو پەڕی میانەڕەوەکەی هیچ کەسێک لەمانە نامەی کەسیان ناخوێنەوە، واتە کەس نامی کەس ناخوێنێتەوە، هەموو ئەمانە ڕقیان لە یەکە، هێندە ڕقەکە ساڵە تەنانەت لایەک و کۆمنت بۆ یەکتریش ناکەن عەزیزانی من، بچووکترین یارمەتی یەکتری ناکەن،
چجای ئەوەی کە بگاتە ئەوەی لە دەوری یەکۆ ببنەوە و دژی ئەم دەسەڵاتە بتوانن هەموو مشتەکان بکەن بە یەک مشت و بەڵام بەم دەسەڵاتە ڕابوەستن. ئەم جۆرە بەناو ئۆپۆزیسیۆنە تەنها خۆخاڵیکردنەوەیە و بەس قسە بکە بنووسە هاوار بکە تەواو. دەیان هەوڵم لەم ساڵانەیە داوە بەڵام هەموو هەوڵەکان بێنەتیجەیە. هەر هەمووی هێندە خەریکی سڕینەوەی یەکترن نیو هێندە سەرقاڵی سڕینەوەی پارتی وێشێتیش نین. کابرا دژی پارتی وێشێتیە لەبەر ئەوەی کە تۆ باش دەنووسی تۆ ژێگرێ زۆرە دێت هەموو ئەوڵی ئەخاتە گەڕ تا بتسڕێتەوە تا لە ناوت بەرێ تا دەنگ و نووسینت نەمێنێ ئیتی حساب لەسەر ئەوە ناکە بڵێ بابا ئاخر ئەمە دژی پارتیە دژی یەکێتیە چەند ساڵە هەیە ئەوە حساب بۆ ئەمەە ناکەن لاقەتە. من نازانم بە خۆشەویستان چۆن جێگەی گومان نییە سەدان و هەزاران کەس قسە و باس و کۆمێنتیان هەیە دژی ئەم دەسەڵاتە بەڵام هەر هەمویان پارچە پارچەن و هەر هەمووشیان دوجار دژی یەکترینن. ئێوە وەرن ئەمە بخوێنەوە بزان بۆچی ئاوایە. پارتی وێشێتی زۆر باش کاریان لەسەر ئەم خەڵکە کردووە واتە نەزمی عەقڵ و نەزمی دەسی هەموو ئەم خەڵکیان خوێندوتەوە. سیاسەتی کردکە و زاڵبە بەسەر کۆی ئەمانەیە زاڵە. هەر یەکە بە جیاقسەی خۆیەکە هەمووشی دژی یەکترینن پارتیەکەجیت لەو لاوەکاری خۆیانەکەن بەبێ ئەوەی حساب بۆ هیچ گروپێ لەوانە بکە و حساب لەسەر بکات. وەکو جاری پێشووتم بەسەر کۆمپیۆتەر یا بە مۆبایلەکەیەوە خەنووسکەی باتەوە ئەم پڕتا ئەو پەڕی ڕەتەکاتەوە دژیەتی نایەوێ بە خائینی ئەزانێ بە دز ئەزانێ بە خراپی ئەزانێ خۆشی جگە لەم وتارە ئیکسپایرە بەسەر شوێکی هیچی تری پێ نییە. لەگەڵ دژەکانی پارتیکردیشە ناکۆشی هەیە. عەزیزانی من هەموومان نەزانین کردی پارتی خۆیان دزن. لەم وایە برادەرێ وتی وتلای کوڕێکی ڕەفیق جەڕابی وتی بچوین بەلای نێچیرەڤان بازانێک و کۆمەڵی خەڵکی ڕۆژنامەنووس. وتی کەنیاچی منی بینیت ئەبێ فڵانکەس بێتە لای خۆمەوە. وتی کە چوومە لایەتی کا فڵان کەس ئێوە لە ئەوروپا و لە کوردستان بە ئێمەڵێن دز. بەڕاستی قسەکەی ئێوە ڕاست. ڕاستی ئێمە دزین. خۆ ئەمە حکایەتیانی ئێمە دزین. ئەمە قسەی نێچیر خۆیەتیم. هەموو سەرانی پارتی وێشێتی ئەزانن کە دزن کە بێڕەوشتن کە گەندەڵن کە هەموو ئەمانن خۆ مشتێکی تازە نییە. 1 ملیۆن جارم وتووە. ئەگەر بە قسەکردن بێ باوەڕتانە بێ خۆت عەزیزان خۆشان ئەزانن بەقەدەر هەموو کورد قسەم کردو دژی پارتی وێشێتی. باقی هەموو کورد. خۆ بە قسەکردن دەسەڵاتە هیچی لێ نایە. لەوەیشی خۆشە هەر کەسێ ڕاستە بێتەوە دژی پارتی وێشێتیە ئەم پەلاماری ئەیە بۆ ئەوەی کە نەیهێڵێ. بەڕاستی پرسیارەکە ئەوەیە ئایا ئەم عەقڵە خزمەتی مانەوەی پارتیکێتی ناکە؟ بێگومان خزمەتی پارتیکێتیەکە. جا ئەوەی کە بنەماڵەی باسانی خائینە و دزە و باش نییە بنەماڵەی تاڵەبانی و یەکێتی و گۆڕان هەتا دوایی لەو پەڕی ئیسلامی و تا ئەو پەڕی چەپ و ڕاست نییە و هەمووشی خراپە فڵانە گروپی ئۆپۆزیسیۆن ساختەیە و درۆزنە و هیچە فڵانە کەسایەتی کە سەرقاڵی نووسینە و لایفەکە و دژی ئەم دەسەڵاتەیە فشەیە و هیچ نییە هەموو هەوڵی خۆی ئەدا گومان دروستکە لەسەر باشترین و قوربانیترین ئینسانەکانی ئەم کۆمەڵگای ئێمە. بەم جۆرە هیچ کەسێک باش نییە کە تۆ نەتوانی یەکتوبی. ئەمەش هەمان عەقڵیەتی پارتی وێشێتیە. ئەوانش ئەمەیان نەوێ کە کەس باش نییە. هەموو یەک و یەک وایە. هەمووی دزە، هەمووی پارەخۆرە، کوڕەکوت هەروایە، تەبیعەتی هەر بەو جۆرەیە، درۆزنە، خراپەکارە، تەواو. بەم جۆرە مانەوەی خۆیان بەسۆگەر کردووە. بۆیە جارێک وتم ئەوە هەموومان بەدەر کۆمپیۆتەرەکەمانەوە بەدەر قسەکردن نووسینەوە پیر بووین خۆشەویست. چەتەکانی پارتی وێشێتیش سەرقاڵی دزی و چەتەی خۆیان. لوودبەرزی و کاڵفامی و یەکتر قبوڵ نەکردن و هەر کەس خۆ بە گەورە و ئاغازان هیچ شتێک بەرهەم ناهێنێ خۆشەویستانی من. بەڵکو گەورەترین خزمەت بە یەکێتی و پارتیەکە. هەر بەڕاستی ئەمە سیاسەت نییە. ئەمە تەنها خۆخاڵیکردنەوەیە. ئاسانترین ڕێگایە لە ماڵەکەی خۆمەوە دانیشم قسە بکۆ بە ئارزی خۆت قسە بکە قسە ئەکەم دوایی بچۆ بەلای ژیانی خۆتەوە. بۆیە بەم عەقڵەوە ڕەوڕەوەی یەکێتی و پارتی هەروە ئەڕوا. بۆیە ئەم دەسەڵاتە خۆشەویستان ڕووخاوە پارتی وێشێتی خۆی خاوکێشەکە هیچی بەسەر هیچەوە نەماوە تەنانەت خۆشی بۆ ناپارێزێ. ئەم دیوارە ڕزیوە بەڵام کەس نییە یەک پاڵی پێوە بنێ یا یەک شقی تێڵا بینێرە بۆ دۆزەخ. ئۆپۆزیسیۆن بوون کارێک نییە هەر کەس هاتوو بتوانێت بیکە. کورد نابێتەوە بۆ کۆمەڵێک هەڵوێستی سەرپێیی ڕۆژانە و کاتی بەڵکو
ئۆپۆزیسیۆن بوون پرۆژەیە خەونە ڕوئیایە هەڵوێستێکی ڕادیکاڵە بۆ دەستکاریکردنی کۆی دنیا مەبەستم ئەو شوێنەیە کە ئینسانتیا لەدایک ئەبێ و تێکۆشانی بۆ کات. ئەگەر ئۆپۆزیسیۆن بوون بە تەنها لە چوارچێوەی ڕەخنەی سیاسی ڕۆژانە خۆی ببینێتەوە کۆمەڵێک کێشەی کەسی وەکو پرۆژەی سیاسی پێفرۆشتین لەوەش خراپتر لە ژێر ناوی ئۆپۆزیسیۆن سەرقاڵی بزنس و کاسبی بوو ڕێکەوتنی ژێربەژێری هەبێ ئەوە بێگومانە ئۆپۆزیسیۆنە لە دەرفەتێک ئەگەڕێ بۆی بچێتەوە باشی دەسەڵات. لە مێژوێشە زۆرمان بینی لە ڕاستیە کە هاتن بە ناوی ئۆپۆزیسیۆن و بە ناوی یاخیبوون و بە ناوی ئەمانەوە دوجار هەمویان چوونەوە ناو زەرکاوەکەی پارتی بێشێتی. بۆیە ئەگەر ئۆپۆزیسیۆن پرۆژەیەکی نوێ نەبێ بۆ جیاکردنەوەی خۆی لە دەسەڵات لەسەر بنەمای عەقڵ و زانست هێڵە گشتیەکانی سیاسی خۆی بنیاد نەنا ئەوە هەر ئۆپۆزیسیۆنێک دروست ببێ دەبێتە دیوی پشتەوەی دەسەڵات واتە هەر هەمان شتە بەڵام شوێنەکەیان جیاوازە. گۆڕانمان بینی کەوای لێ هات. عەزیزان ئێوە ئەزانن بۆچی ئەمڕۆ کۆمەلگای ئێمە ئاوا ناومێد بووە یا بێ هیوایە هەندێک کەس زۆر لەوەیش ئەڕۆن پێیان وایە ئەم کۆمەلگای ئێمە بەزیوە و تێکشکەوە تەسیم بووە بەڵام بەڕاستی من پێم وان نییە. ڕاستە بێ هیوا بووە ڕاستە بێ ئومێد بووە بەڵام دەبێ بزانین بۆ ئەو ناوئومێدی و قوڵە لە چیەوە سەرچاوی گرتووە و لە چیەوە هاتووە. بێگومان لە دەسەڵاتی گەندەڵ و ئۆپۆزیسیۆنی ساختەوە هاتووە. زیادە ڕەوی نییە ئەگەر وەکو ئارام ئەحمەد بڵێن هۆکاری سەرەکی ئۆپۆزیسیۆنە چونکە ئەو بانگەشە و بەڵێن و بەرنامە و پرۆژە درۆینانەی کە چاکت و پانتۆل لە بەرەکانی ئۆپۆزیسیۆن خەڵکیان پێفریدا زۆر خراپتر و نائەخلاقیتر بوو لەو مامەڵەیەی چەتەکانی پارتی وێچێتی بە ئاشکرا و بێمنەک لەگەڵ خەڵکە کردیان. عەزیزان مێژووی کورد بە درێژایی بوونی خۆی هەروە بووە. ئاچێ تورکێک فارسێک عەرەبێک بیهێنە ئەتوانێت هەموو کۆمەلگای کوردی لێ بخۆڕێ هەمووی کۆ بکاتەوە ئەتوانێت حاکمیان بێ بەڵام کوردێک ناتوانێت بیکە قبوڵی ناکە. لە مێژووە نمونەی وامان زۆرە. من لە شوێنێکا بەرچاوم کەوت لە سەردەمی عوسمانیەکانە هاتنەتە مەنتیقەی ناوچەکانی کوردستان هەموو ئاغاکانیان کۆ کردوێتەوە و توانێت ئێوە لە ناویەکە میرێ بۆ خۆتان هەڵبژێن. توانە باش. لە دوای چەند مانگ نەیانتوانیوە یەک میر بۆ خۆیان هەڵبژێرن. نەیانتوانیوە. ئەم وتێتی من ئەو توتی من ئەو توتی من نەیانتوانی میری هەڵبژێرن. لە دواییە کە عوسمانیەکان ئەگەڕێنەوە ئەڵێ ها چیتان کرد ئێوە ئەڵێن وەڵام نەمانتوانێت کەس قبوڵ ناکا لەبەرەوەی باشترین ڕێگا ئەوەیە کە تورکیە بێنن بیکەن بە ئەمیری هەموومان و هەموومان شوێنێکەوین. ئەوانش ئەڕۆن تورکیەک ئەهێنن ئەیکەن بە میر باش نییە هەموو سەرۆک عەشەت و شەکان هەمووی دوایەکەوە بە میری خۆی ئەزانێ. باشە یعنی تورکەکە قبوڵەکە کە میری بێ بەڵام کوردی قبوڵ ناکە کە میری بێت. هەوایە بۆیە کێشەی ئێمە ئەوەیە کە کورد بە هیچ جۆرێ کورد قبوڵ ناکە یعنی کورد شخەتی لەگەڵ خۆی. بۆیە هەتا مابێ ئەبێ خەڵک دەرەوە بێ ئاغایەتی بۆ بکە و بەڕێوەی بەرێ و حاکمی بێت. خاڵێکی ترکە لێرەدا ئێمە کۆتایی بەس ئەوە باسەکەم ئەویش ئەوەیە کە ڕۆژانە خۆی ناو ئۆپۆزیسیۆن بەڵام ئاگام لێیە سەدان درۆ بڵاو کاتەوە کە وەختی ئەڵێ بابەژیان ئەمە درۆیە تۆ ئەیکەیت ئەمە ئەخلاق نییە ئاوا نابێ ئەڵێ تۆ دیفاع لە پشتیوانی گەندەڵ و دزەکانەکەیت کاکی من تۆ درۆ ئەەکەیت درۆ هەر درۆیە بەدەم منەوە بیکەیت یا بەدەم دەسڵاتی گەندەڵ دزەوە بیکەیت ئیشی تۆ دژایەتی گەندەڵان و دزان نییە بەڵکو تۆ درۆکەی درۆ فایل ئەپێچیتەوە بۆ لایەک و کۆمێن وەکو نەخۆشێ. ئەم ئەقڵا لە باشترین حاڵدا باشترین کەرەسەیە بۆ مامەڵە و کردن و فرۆشتن یەک هەدی بۆ هەڵکەوێ خۆی هەڕاجەکە. من سەدان و هەزاران نمونەی وام لە بەرچاوایە خۆشەویستانی من. لەم ڕۆژانە کابرایەک بووە بە وەزیر لە ستافەکەی بۆریس جۆنسن ئەمەی ڕێزەراکەی بەریتانیا ئەمڕۆتیان دەستی لە کار کێشاوەتەوە خێرا نووسی بوویان وەزیرە دزەکە دەستی لە کار کێشایەوە تەنها لەبەرەوەی کوردە تەنها خۆ کابرا کاژمێرێک دەوامی نەکردووە چۆن خێرا بوو بۆ دز ئەی هاوار هەرچەندە منەکو خۆم لە ژیامە نازانم چییە ناویشم لەبیستەوە بە حیاتی بەس خێرا ناوێت بە دزی ئەشەکە بە دەوامی نەکردووە باشە مەکاساتە بەڕاست بۆیە بەم عەقڵەوە
ئەم خەڵکانەی کە خۆیان ناوناوە پۆزیسیۆن دوو کەس و سێ کەس لەمەڵ لە بەیەکەوە قساکەن هیچ نیر و شتیان لە سەڵ نایە ڕاست یا قەڵ قسەکەن سوودێکی نییە ڕاست چکە هەموو من تۆ ئەڵێ چی ئەڵێ چی دزە فڵان کەس دزە فڵان کەس گەندەڵە فڵان کەس بێئەخلاقە فڵان کەس فاسدە فڵان کەس ئەوەیە یەک ملیۆن جار وتومانە جاوە چییە خۆشیان نەزانن کەوایە کاتۆ پرۆژە چییە بۆ یەکگرتن و بۆ بەنابەیەکی پارتی بۆسی بۆ گۆڕانکاری ئەمە ئەسی مۆزوعەکەیە ئەمە لێرەیە هاتمە خاڵی کۆتایی لەو باسە زۆر دێژی ناکەم ئەچمە سەر یەکێتی وەکو کۆمپانیایەکی دۆڕا و شکست خواردوو لە دوای هەشتی تەموزی ساڵی پارەوە عەزیزە ئەمەشان بە کورتی بۆ باسەکەم و ئەچمە سەر مەسەلەی کیژۆڵان و میژۆڵان بەڵێ عەزیزان یەکێتی ئێستا فڕی بە هیچ شتێکەوە نەماوە تۆ ناتوانێت وەکو حیزب سەیری ئەم یەکێتیە بکەیت لە دوورەوە سەیریان کە یا ئەوانەی کە لە ناوەوەن بە تایبەتی من کە لە هەموو شوێنەکانە خەڵکەیە پەیوەندیم پێوەکە من ئەزانم کە ئەم یەکێتیە فڕی بە هیچ شتێکەوە نەماوە لە ناو خۆیە لە دەرەوە ئەوە ڕوونە لە دەرەوە هەموو کەسێک ئەزانێ ئەوە دژەتیرۆ لە ناو خۆیە پڕە لە دژایەتی یەکترکردن مەسەلەن ئاکامێکیان هەیە خۆی لە هەموو کەسێ بەگەوتر دەزانێ پاڤڵ سەرۆکی دژەتیرۆری ئەوێ بەڵام سیقەی پێی نییە لەبەر چی سقەی پێی نییە لەبەر ئەوەی بەشداری ئینقیلابی کردووە دشی لاهوری شەڕجەنجی وتوێتی ئەمە طبعا دقیقە وتوێتی ئەوەی دشی لاهوری کردووە چی ئەڵێ هەلێکی بۆڵکەوێت دژی منیش نایکات لەبەر ئەوەیە کە سیقەی نییە بە سەرۆکی دژەتیرۆرەکەی ئێستای ئێشیتی پاڤڵی جەلاتاڵەبانی عەزیزان هەمیشە لە ترساژی هیچ ئیسلاحاتێکی نییە یەک ساڵی ڕەبەقە واتە لە مانگی هەشتی تەموزی ساڵی پارەوە ئەم باڵی جەلاتاڵەبانیە یەک شەو بە ئارامی نەخەوتووە باشە یەک سەعات ئارامی بەخۆی نەبینێ ئەو کابرایە باشە واتە لە هەشتی تەموزەوە عەزیزان ئاکام ناوێک و سەرۆکی دژەتیرۆر بەرپرسی مەلەفی دژەتیرۆر و کۆماندۆن بۆی بیان ناس ئەم پاڤڵە ئاکامی لای خۆی داناوە هێزێکی باشی داوەتێ لە ترسی سەرۆکی دژەتیرۆر نەوەکو هەڵگەڕێتەوە یاشی ڕووبدا ئەلەم بابەتەن بەڵام وەکو وتم ئێستا ئێوێ ئەمیش لابەرێ جێگرەکەی بخاتە جێگای ئەمەش بۆ دەرفەتێک ئەگەڕێ چونکە سەرۆکی دژەتیرۆر و جێگرەکەی کێشەیان هەیە پاڤڵش ئێوێ سەرۆکی دژەتیرۆر لابە لە دەرفەتێکە جێگرەکەی بخاتە شوێنی هێزی ئەم هێزەی دژەتیرۆرە حەو کەس بەڕێوەیە بات مانگانە هەر کەسەیان $1 معاشەکەیەتی باشە جگە لەوەی کە سەرۆکی دژەتیرۆر ئیشی نەوتەکە لەگەڵ خالی سونەیی و گروپی قاچاقچیە هەموویان یەکێتی ئێستا ئەمە ئیشیانە ئاگەن لە سیاست و لە هیچ شتێک نییە پارە پیاکردن و قاچاقچی نەبێت ئەم خالیدە کارمەندی دژەتیرۆر بووە ئێستا خەریکی کاسبیکردنە باشە خالید کاتی خۆی شۆفێریش بووە دەستگای زانیاری بەڵام ئێستا قاچاقچیە لە دوبەیە تاجری نەوتە باشە خەریکی پارە پیاکردن بۆ خۆیان خۆشەویستان نۆزانت چییە کوڕەکەی شێخ جەعفەر لە ڕێگای هاوبیری پرۆژەی دەروازە $6 ملیۆن بردوتە دەرەوەی وڵات و لە دوبەی خەریکی ئیستیسمارن و تازە دەستیان بەم کارە کردووە چونکە کەسیان سیقیان بە ناوێکێتی و سیقیان بە وەسعەکە نەماوە بەڕاست کەسیان سیقیان بە یەکتر نەماوە هەمووی ئێوێ سامانەکەی بێتە دەرەوەی وڵات بەریتانیا بێ ئەملا بێ ئەولا بێ بۆ ئەوەی ئەگەر شتێ ڕوویدا ڕاکە بڕۆ بۆ خۆی لەوێ بژی چونکە ئەزانێکە یەکێتی نەتیجەی نییە بەم حاڵەوە و ئەو دەڤەرە بە تەواوەتی وێران بووە لەژێر دەستی سێ کەسە کە پاڤێڵ و قوباد و شاناس هیچ کەسێکیان سیقیان بە یەکتر نەماوە ئەو بەناو گۆڕانکاریانەی کە ئێستا ئەکرێ دەنگم بۆشی کەسە دەنگم کەس نییە کە ئێستا ئەکرێ لە ڕێگەی کەسێکەوە بە ناوی دابانی شەدەڵا کە ڕەفیقی خواردنەوە و ڕابواردن و فڵانە فیساری قوبات تاڵەبانیە ئەکرێت ئێستا بە عەمەلی قوباد و شاناس خاوەنی بڕیارن و حساب بۆ یەک کەس ناکەن حتا بۆ ماڵ کۆستەتیش ڕایان وەرناگرن حتا ماڵی کۆستەت بۆیان نییە سەرۆکی بانکێکیش دابنێ
هەرچی مەحموود سەنگاوی و عەدنانی دادەمینا و سەرکردە کۆنەکانی یەکێتی گشتیان هەموویان کوژاونەتەوە بە مەلابەختیار و بەکێو بەکێوە هیچ کەسێکیان قیمەتی نییە عەزیزانی من باشە یەک کەسێک لەمانە بۆیان نییە لە ناوێکێتیا فزە بکەن هەمووشیان ناڕازین و شەهامەتی جوڵەیەک وتەیەکیان نییە ئەمانە لە بەرامبەر ئەم خەوخاو ئەم وەسعەیەکێتیە لەم ماوەیە پاڤڵ خانوویەکی تازەی کردوتەوە لە کانی بەردینە هەموو باخەکانی دەوروبەری بە زۆر کڕیوەتەوە بە خەڵکەکەی وتووە کە ئەم باخە ئەیفرۆشی ئەوە پارەکەی نایفرۆشی نابێت لەم دەوروبەرا باختان هەبێ 23 باخی کڕیوەتەوە لە دەوروبەری خانووەکەی خۆیان هەر چوار دەورێشی کردووە بە دەبابەوە بە چەکی قورس هێزی تایبەتی سکرتارەتی داناوە بە سەرپەرشتی جەلالی شێخ ناجی پاڤڵ وا ئەزانێ بەمە ئەیباتەوە نازانێ هەموو دیکتاتۆرەکان لە ئاسی دنیاە زۆرترین چەک و جبەخانە و دەبابە و فڕۆکیان بووە دواییش کەوتونە ژێر پێ ئەو لەمە تێناگە بەڕاستی من نازانم بۆشی سەوت کزە خۆشەویستان بەڕاستی تێناگەم لەوە زیاتر سەوت نازانم بۆچی کزەوە مشکلە لای خۆتانەوەیە زیادی کە هەتا دژە ترۆر بۆ خۆی سێ پارچەیە بەشێکیان پاسەوانی خۆی هینی پاڤڵ لە بەخان هەڵمەت ناوێ سەرپەرشتیەکە هێزێکیان بۆ گەرمیان ناوێ هەکار ناوێ سەرپەرشتیەکە هێزێک لە دەباشانە لەشکر ناوێ سەرپەرشتیەکە کۆماندۆی کردووە بە چاودێری سیقەی بەسەرۆکی دەترۆر نییە ئەوی کردووە چاودێری چکە ئەم گروپانە هەموو ڕقیان لەیەکە سەرۆک و جێگر هەموو ڕقی لەیەکە ئەم ناوانش کە من هێنا من خۆشەویستان نازانم دژە ترۆر و سەرۆکی نازانم هێزی چی و ئەلەم بابەتانە هەر هەموو ئەمانە پێکهاتەیەکن لە کۆمەڵێک ئینسانی بێدایک و باوک و خەڵتەی موجتەمەع و لومپن و بەرگەراجی تۆپەڵێش لە شەلاتی ژن و پیا و ڕفێنن سەرقاڵی تعدان لە ناموسی خەڵکی دز و جەردە و لاتولوتن بەڕاستیم باشە بە هەر هەموو ئەمانەی کە ناوم هێناون دەستگای زانیاری ئەمەی ئێستای تەزویرەکەی ناویشی ئەمەی قەڵاچوالان و دژە ترۆر و هێزی نازانم کۆماندۆ ئەمانە بە هەر هەمویان نیو پێویانتیان نابێ عەزیزانی من نیو پێویانتیان نابێت باشە چونکە هێزی دژە ترۆر و هەموو هێزەکانێتی هیچ ئیش و کاریان نییە پارە پیاکردن نەبێ بەس خەریکی قاچاقچێتی پارە پیاکردن تعداکردن ڕەفاندن ئەم بابەتان بۆیە پاڤڵی جەلال تاڵەبانی بە پشتی ئەم دژە تیرۆر و کۆماندۆیە سلێمانی بەم دەردە بردووە هەرچی چەتەییە ئەم دوو هێزە ئەیکا لە ناوچەی سلێمانیە شاراز و پاڤڵ ئەستەن هینی سیاسەت نین خۆشەویستان هەموو یەکێتی ڕقی لە شارازە ئەتێ باسی دەرەوەیەکێتی هەر ناکەم باشە یەک پیاو ئێستا لە ناوێکێتیە یا لە کوردستانە ڕاست بێتەوە بتوانێ جڵەیە بگرێت دەست پەنامەریان بدا یەکێتی هیچی بەسەری چەو نەماوە وەشی نامێنێت بەس ئەوەی نوقسانە بەڕاستی بۆیە عەزیزانی من لە مێژوو یەکێتیە لەو ڕۆژۆ دروست بووە تا ئەم چرکە ساتە کە من قساکەم باشە ڕسوایی ئاوە بەڕەڵایی ئاوە بێسەرکردایەتی و بێ هەموو شتێکی وەکو ئێسان نەبووە لە هەموو تەمەنیا عزیزان مەکتەبی سیاسی نییە سەرکردایەتی نییە ئەنجومەنی سەرکردایەتی نییە داڕێژەری سیاسەت و خەتی مەشی نییە باشە پەیڕەوی نییە پرۆگرامی نییە هیچ شتێکی نییە ئەم گروپە بەڕاستی پاڤڵ و شاناز و قوبات کۆمەڵێ ماستاچی و چەورە بۆ پارە چەماوە لە دەوری خۆیان کۆیان کردوێتەوە تەواو من زۆر جار خۆم هەست دەکەم بەڕاستی کفرە کاتی خۆم دەکوژم بە ناوهێنانی ئەم لاکە تۆپیۆ کە ناوی یەکێتیە ڕاستیەکەی ئەوەیە یەکێتی دوای هەشتی تەمووز شایانی ئەوە نییە شەقشی تێڵ بدەیت یعنی بۆ شەق نابێت پێشە شەقمەتی هەڵەیە پێش هەشتی تەمووزی ساڵی پار یعنی بۆ شەق ئەشەتی هەڵەی بەڵام ئێستا بۆ شەقیش نابێت بەڕاست باش نییە ئەگەر ئەو سەردەمانە بۆ ئەوە شیابێ میسکەی بە یەکێتیە ئێستا بۆ ئەوەش ناشێ میزی خۆ خەسارکەی بیکەی بە میشێتیە بەڕاست باشە دەڤەری سلێمانی هیچی نەماوە بەدەستی ئەم تاقمەوە بۆتە ئەو ناوچەیە بۆتە مۆڵگای دزی و چەتەیی و دەعدا تەعدا و بێموچەیی و تیرۆرکردنی گریلاکانی پێدۆ پەکەک خۆشەویستانی من ڕۆژنامەی یەنی شەفەقی تورکی کە نزیکی ئاکەپۆ حکومەتی تورکیایە ئێستا لە سلێمانی بە زمانی کوردی دەرەچێت تۆسەی ئەو نەکبەتیەکە باشە بۆیە هەر کەسێ ئەو شەهامەتەی هەبێ ئەتوانێ ئێستا هەمووی یەکێتی دوایەکەوێ بەڕاستی بەس بڵێ بەرامبەر بە پاڤڵ و قوبات و شاناز ئەوانە کە هیچیان پێوە نەماوە بەڕاستی
لێبوونێتەوە ماوەتەوە سەر لاهوری شێخ زەنگی کە ئەوێت چی بکات من لێرەوە طبعا من نازانم لاهوری شێخ زەنگی چیەکە بەڵام لاهوری شێخ زەنگی تەنها یەک جوڵە بکە یەکێتی کۆتایی پێێت بەڕاستی کۆتایی پێیەکێت هیچی نییە ئەو هێزانێشی کە لەگەڵ دژێترۆر و نازانم کۆماندۆ و قسەی قۆڕ و قسەی پوچ و نازانم قەڵاچۆن ئەمانەیە هیچی هێزی شەڕ ناکەن کەس خۆی ناوە خۆش بەڕاستی بڕواتە نەبێت 2 ساعت شەڕ ناکەن ئەمانە ئەگەر بێتە سەر مەسەلەی شەڕوانم بابەتە باشە بەڵام کێشەکە ئەوەیە کە نە لاهوری شێخ زەنگی ئەجوڵێتەوە نە کەس نازانم بۆچی بۆیە پێویستە ڕاست بنەوە لێیان ئەمانە لە دەڤەی سێمانیەوە دەرنێن هەر گروپێ ڕاست بێتەوە دەست بەسەر ئەمێکێتی ئێستا بگرێ بڕواتانە بێ هەموو ئەو دەڤەرە دوایەکەوێت چونکە ئەمانەی تر لێبوونەتەوە کۆتیان پێهاتووە هیچ ڕێگایەکی تر گەڕانەوە نییە ئەوە نەبێ کە ئەبێ پەلاماریان بدرێ و ئەبێ نەهێڵڕێن ئەم بابەتش هاتە کۆتایی و اینجا ئەچینە کوێ دەسەڵاتی یەکێتی و پارتی و کشە مۆدێلەکە ژێگن بۆ ئارام ئەحمەد بە تۆز ئەو بخۆمەوە خۆشەویستم خەڵاس بوەستن باوکم بوەستن كوا تسبيحش بني طبعا هلا ما كان كاكي قران نموت واسي قران ما قران شي كاكي نوا باو شي هزاران باني ما خورو بيش واز من بين كاكي ده صلاتي باتي وشتي و اتوانم بلم كش موديل كان للرانجي امانه ودرانجي واقعي شوا كارجي كريني سيكسن لەلایەن پیاوە قڵخن و چڵکنەکانی پارتی بێشێتی کارگەن بەس بەوە بەکارێن زۆربەی ئێوە هەر باسی مەسەڵەن مۆدێلەکانەکەن ئەوە ئاشکرایە کۆمەڵێک ژن و کچن بە سۆزانی کراون و ئەمانە دروستکراوی پارتی بێشێتی بەس من لەوە تێناگەم خۆشەویستە ئەمانە بۆچی شوەکەن تەنها ڕەنگە بۆ خۆشادنەوە لە ژێر ناوی زەواجدا بۆی بڵێن ئێمەش مێردێکمان هەیە هەر بۆ ئەمەیە دەنا ئەمانە نابێ سەرقاڵی خێزان بن و نابێ سەرقاڵی شوکردن بن و خۆیان بەستن بە پیاوەکەوە چونکە درۆ ئەکەن لە واقع ژن هەیە عەلە ئەساس هاوسەری هەیە 6 سەعاتی 2 خۆی ئەڵێ سەرقاڵی برمە خواردنم لە ماڵی هەڵکەوزایر تۆ ئەم مێردەی تۆ چۆنە تۆ لە ماڵی هەڵکەوزایی سەعات 2 خەڵکی برمە خواردنی داد ئەم مێردەی تۆ چۆنە چ مێردێک ڕووی بابی هەزار مێردی واڕەش بێ باشە بۆ چ مێردێکە تۆ لە ماڵە خۆ دابنیشی سەعاتی 2 شەوش نەکەوە بڵێ وەڵا لە ماڵی هەڵکەوزایر خەڵکی برمە خواردنە کاکەڵ کەوتە شێکە کاکە پیاویش بایی نەماوە بەڕاستی کاکە ئەنی پیاوی باشوور بۆی دیات و بۆ خاتی دار و بە کاکش ئێوە بواتەن دیات و بامن تێ بکەم کاکە ئەسڵەن پیاوێ تەنها یەک تۆ زۆر ناڵێن پیاو بێ چۆن ئەوە قوبوڵەکە وەکو ژنی خۆی مەگەر پیاوەکەش وەکو ژنەکەوا بێ بەڕاستی وەکو ئەو وا بێ ناتوانێت من زۆر جان وا بیرەکەمەوە ئەم ژن و کچانە کە بە ناو ئاسا مۆدێلن خەڵەتا و گەمژن یعنی هەڵخەڵەتێنراون زۆر کەس وا ئەڵێ خۆشم جاجار وا بیرەکەمەوە کە ئەوێ و ئیحساسی ئینسانی ئەوانە ئەجۆڵێ بەڵام لەم لاوە کە عەقڵم بەکەوێتە کار و بیرەکەمەوە ئەی ئەگەر وایە بۆچی بۆ بەژۆنیەکانی خۆیان عیبیان نییە بۆچی بۆ قەزانجی خۆیان هەموو شتێکەکەن ئایا ڕێگەیەک نییە خۆیان هەڵیان بژاردووە و شانازی پێوەکەن بێگومان ئەو ڕێگەیە بۆ پڕی عەقڵ و منتقەوە خۆیان هەڵیان بژاردووە ئەو ڕێگەیە پارەی پێپەیاکەن شانازی پێوەکەن ئەمە مناڵێکی خوار 7 ساڵ و 16 ساڵ نییە بڵێ وەڵا کاکە هەڵیان خەڵەتان و ئافەتە بۆیەوەیە ئەمانە کراون بە کاڵا کڕین و فرۆشتنیان پێواکرێ شەوانە و ڕۆژانە بێحرمەتیان پێکرێ پاریان ئەدەنێ دەیانکەنە خاوەنی سیارە و شۆقە و کۆمپانیا بەڵام مرۆڤبوون و ژنبوونیان لێوەرگیراوەتەوە و لێیان وەرئەگرنەوە ڕوت و قوتیان دەکەنەوە و پێیان ڕابێرن خۆشیان بە جۆرێک ئەمانە ویان لێ هاتووە کە بوون بە کۆمەڵێک ژنی ڕسواکرا و سوکرا و تێهەڵدرا و بەکارهێنرا و لەمە بەدەر هیچ شتێکی تر نین بەڕاستی کەچی خۆیان هەموو ئەمانیان پێ قوبوڵە و بۆ شەنجەکەی شانازی بۆیە ئەوە پیاوەکانی پارتی و یەکێتی و دەستگا جاسوسیەکانن کە
ئەو چەتانەن بەڕاستی ئەمانە وەک هەر مادەیەشی تر بەکارەهێنن و بە پارە ئیغرایانەکەن و ئەویان لێکەن وەکو وتم من زۆرجار بەزین پێیانێتەوە بەڵام جاری وایشەی ئاوا بیرەکە بوو باشە عەزیزان ئەمانە هەیانە پەیوەندی بە منەوە کردووە وژنی کاگەران فلیمی ڕووتی فڵان کەسم لایە بە 20,000 دۆلار 20,000 دۆلار وڵای دادی ژێر من بەس 50 دۆلاریش نامێت من بۆچی مەکە باشە یا مەسئولی یەکێتی هەیە ئەمەندە ناشەریفە لە ڕێگەی کەسی ترەوە جوابی بۆ من نادووە ئەگەر ڤیدیۆ ڕستمی فڵانە ئافەتی دەلا بێم چی بڵێ پارەی ئێمە ئەیین باشە عەزیزان من تەنها بۆ وتم پێی بڵێ هینی خوارد هینی خوارد خۆتان زانن شێبانەوەکەی نەبە باش نییە چونکە ئەمانە ڕێزم بۆ ئێوە هەیە بێشەرەف و خوێڕین بەڕاستی نامەردن هیچ شتێک نازانن ئەو شتان دەبێت بۆیە عەزیزان هەمووتان ئەزانن و لە ئاسی دنیایشە ئەمە هەیە پارەی مۆدێل و ڕیکلامکردن ئەوەندە خێرا و ئەوەندە زۆر پەیدا نابێت کە ئەمانە بنای ڕیکلام مۆدێلاتەوە ئەیکەن وان نییە باش نییە لە شرۆشیەکە دەڵێ من مۆدێلێک هەیە لە شرۆشیەکە ئاڵێ وەڵا من پەنجە بۆ یاخەم چە پەنجە بۆ یاخەکردن ئەوەی بۆچی کاکیچ ها هەیە پارەی مەسئولەکان سپیەکات و ئیشی هەر ئەوەیە سە بۆ نمونە هێڵی لۆف بە نمونە بێدەرەوە ئادەی ئەم هێڵی لۆفە کام ریکلام کام مۆدێل کام هونەر و کام عەقڵی هەیە دەی ئەوە پێم زەحمەت نەبێت سەماکانیشی ناشرینە فڕی بە هونەر و بە دەنگیشەوە نییە خۆشەویستانی باشە وێران و سەرگەردان سەرەواوێ فکر و معریفەی نییە سیروان بازانی کۆمەڵی مەسئول کردویانە بە خاوەنی کۆمپانیای جوانکاری و چەندانی تر و پارەیان پێ سپیەکاتەوە تەواو ئەوەیە باشە لەمانەش بەدار زۆربەی ئەو خانمە مۆدێلانە دەستگا جاسوسیەکانی وەکو ئیطلاعاتی ئێران و میتی تورکی و ئەمانە نادونیان بە سەدان بەرپرسی پارتی وێشێتی و گۆڕانیش بە داواکەوە کەوتون و کەوتناو کەمینەکانیانەوە هەموویان زۆربەی هەر زۆر ئیسلامی پارتیگێتی فلیمە ڕووتیانەیە خۆشەویستە باشە هەر بۆیە گەر بە وردی سەرش بدەن ماوەی چەند ساڵێکە هیچ بەرپرسێکی ئەو حیزبانە مەگەر بە دەگمەنتیایە بێ ناوێن بە هیچ جۆرێ باسی هیچ زوڵم و ناحەقیەکی حکومەتەکانی دراوسێ بکەن ئێران و تورکیاوان بابەتەنە باش نییە بۆیە خۆشەویستان شەرانی پارتی وێچێتی چونکە هیچ معریفەیەکیان نەماوە چونکە هیچ داهێنانە نازانن چونکە لە پڕێمەتە کوڕێ چونکە بەڕاستی بێکارن هیچ نازانن دوو سێشت نەبێ سێکسکردن ئەوش بە ڤیاگراوە باشە ئارە خواردنەوە قوماربازی ئەم سێشتە نەبێ یەکشتی کە نازانن سەرانی پارتی وێچێتی خۆشەویستە شەو تا بەیانی خەریکی ئافەت و قومار و مەشروب خواردنەوە ئاگان دنیا نەماوە ئەمە نەبێت تا دانەیەکەیە بە ناوی سەرداری مەحموود مرادێکی مراد عەلیەکی مدیری ئاسایشی ناو شاری کەلارە دوو جار هەوڵ ماوە قسەی لەگەڵا بکەم کە واز لە بێڕەوشتی بهێنێ وازە تەعدا و دزی بهێنێ باشە ئێستا پاڤەڵ و شاناز و ئەوانە ئەیانە بیکەن بە مدیری ئاسایشی هەموو گەیمیان ئەخی هەوار ئاسایش چۆن ئەبێ ئینسانی دز و قاچاقچی و فاسد و بێڕەوشت ببێ بە مدیری ئاسایش ئاسایش واتە پارێزەری سەر و سامان و ئابڕووی خەڵک ئەمانە خۆیان ئابڕووی خەڵگە بن اینجا هەردوو دەستگای پاراستن و زانیاری لە دژی کادرەکانی خۆیان بەکارن ئەهێنن ئەم ئافەتانە تەنانەت مەسئولەکانی ناو یەک حیزبیش دژی یەکتر بەکارە نەهێنن باشە ئەمە دەگمەنە خۆشەویستان لە دنیای دەگمەنە حیزبێک هەبێ ئافرەت لە وڵاتان بێنێ بۆ شکاندنی کەسایەتی کادرەکانی خۆی لە هەموو پلۆپۆسێکە ئەمە بەسکی پارتی ئەم شتاکە کەسێکە نایکە بەڕاست اینجا با لێرەوە بە هەموو پیاوەکانی کورد بڵێن ئەوە باسمان سەر مۆدێلەکان کرد کە کۆمەڵی ئافرەتن و ئەمە حاڵەکیانەوە لە شرۆشی و یەکێتی و پارتی و دەستگای مەخابراتی ئەم لەوەن بابەتە بەڵام با لێرەوە بە هەموو پیاوەکانی کورد جوانتان پێ هاتم قسە لە ڕوون دڵتان لێم نێشێت عاقڵ بن خۆتان لە گێری بێن ئەو ژنەی یا ئەو کچەی ئەچێ سمت و کەفڵی خۆی گەورەیەەکە بەخوا بۆ ئێوەی ناکەن باشە هیچ پشیلەیەک لەبەر ڕەحمی خوا مەشق ڕاو ناکات باش نییە ئەوە لەوە تێبگەن خۆتان مەگەمژێن و ئامەزانە ژنەکە چێکنی ئاوالیەکە مەمشی والیەکە بۆ توی والیەکە شتیوە نییە دیقەت بدەن هەرچی ژنی کورد هەیە لەگەڵ ڕێزمان بۆ هەموو لایەک لە دەرەوە زۆر جوانترە وەی لە ماڵەوە زۆر پاکترە وەی لە ماڵەوە ماڵەوە هەر بۆی کێشە نییە جلێکی لە بەرابێ ماکسیەک جوتێ نەعلێ چوزانم ئەنجاری وا هەیە لە چوزانم تراسێ لە پێیەکات و بیجامەیە لە ژێری هەیەتی بەجێ نەعلەوە بنمونە چکە ماڵەوەی بۆ کێشە نییە گرنگ ئەوەیە لە دەرەوە جوان بێ لە دەرەوە پاک بێ لە دەرەوە سەرژاکێش بێت مێدی داما و لە بازار ڕژنەکەی ببینێ دەڵێ وای کە جوانە ئەم ژنە باشە بەڵام لە ماڵەوە
ئەڵێ سوالی مۆلیدی زۆر ناشینە ڕاستی بە لە دەرەوە ئاوان ئەمە ڕاستیە. جا خۆشەویستان جارێکیان با تۆزی نوکتەی خۆشتان بۆ بکەم جارێکیان لە لایڤێکا باسی ئەوم کرد کە عیبە پیاوان ئەچن بۆ مەغریب و ئەڕۆن بۆ شیمالی ئێران و ئەڕۆن بۆ ڕووسیا بۆ ئافرەت و ئالەم بابەتانە. پیاوێک تەلەفۆنی بۆ کردم خۆشەویستان جا پیاوێکی زۆر قسە خۆش وتی لە کاکی ژیان تۆ قسانە بۆ چێکی بە قوربانم وتم وڵا قسەکەن بەحقیقەتە کاکیان تۆ ژنە هەیە ئەوە هەیە بۆچی بۆ شیمالی ئێران ئەوەکە وتی دەبا من شتێکی بۆ بژێڕمەوە کاگەرام جۆم بۆ بگرە وتم فەرموو وتی ئێوارەیەکیان چوومەوە بۆ ماڵەوە وتی طبعا وەکو خۆی ئەیژێڕمەوە داوای لێبوردن نەکەم وتی چوومەوە بۆ ماڵەوە هەر لە ئێوارەوە دەستم کرد بە ماساوکردن بۆ ژنەکەم وتم بەشکم ئینشاڵڵا ئەم شەو سێکسێکی خۆش بکەم ئەڕاتی هەچێکی هەرم وایە هەر لە ئێوارەوە پێم وت خۆی ئامادە بکات و ئەم شەو ئالەم بابەتان خوتی خواخوام بوو کە شەو مەسەلە زوو بێت و کاتی خەوە پێ وتی وەڵا لە کاتی خەوە شەرمی نییە چوونە سەر جێگا و ئالەم بابەتانە و ئەوە وتی من لە جەوی خۆمام باشە وەکو چی وەکو نێرەکەی بەهار وتی لەو کاتەیە کە من لە جەوی خۆمام سیرەکەم ژنەکەم وڵێ ئەزانی سەخفی ئەم ژوورە هەژەتە پەدۆرە وتی کە گوێم لەو قسەیەوە بۆ ئیتر ڕێک وەکو یەکتانە تەنەکە ئاوی ساکن بە سەرماڕێک ئاوا سەر بۆ بەق ناکەوت وتم یعنی من لەو کاتەوە خۆم شین و مۆر کردوتەوە کەسی جەناب و تەپەدۆری سەخفەکە ژمێری ئەی هاوار ئاگا هەر لە منیش نییە تو بێنی پێشاوی خۆتە جاڵێن لە کوردستان زۆربەی ژوورەکان تەپەدۆرە کابرا خەریکی سێکسە نەکبەتە سەیرەکەش دەکە تەپەدۆرە بژێرێ بۆ خۆی لە ژێریە کاکی جان چۆن ئاوا بڵێ باش نییە ئەمانە هەمووی ڕاستینەی ئەو مجتەمەعان کە بە من نەگا بڕواتان نەبێ خۆشەویستان جارێکی تر ئیسلامیەک تەلەفۆنی بۆ کردم لەگەڵ دەستما بۆ ئیسلامیەکان وتی کاگارم کاکە ئەم مۆزوعەمیش باس کە تکال لێکم وتم بۆچی چی هەیە مەسەلەکە وتی کوڕە کاکی من ژنێکم هەیە ئیسلام و خۆش مەرحەب لە ئیسلام وتم بەڵێ وتی کاکە مانگانە 30 ڕۆژە لە دەجێژەکەمشی ئەچم بەلایە لە دەجێژەکەم شکا بە قوربانم لێی وتم وەڵی کاکەوە دوو ڕێگە هەیە وتم وتی چییە وتم یا بڕۆ سێ بەسێ تەلاقی بە تۆش دیوە بۆ شێکە دای مەهار خەریکی لە ئیسلامی شابێ پیا و ژن وەڵام بەخواسی پیاوەکە باتەوە پیاویش بە ژنەکەی باتەوە کاکە خۆ ئاوا نابێ وتم بڕۆ تەلاقی بە وتی وەڵی کاگەرم دوو مناڵم هەیە و حەز ناکەم منداڵەکانم بێدایک بن و ئەلم بەوتم وتم دە کاکە ڕێگەیەکی تر هەیە وتم چی وتم بچۆ دای بنێ بڵێ چاوەکەی من و تۆ ژن و بێدین نوێژ وشت بەجێی خۆی لە کاتی خۆیە منیش پیاوم پێویستیم بە جنسەکانە بابەتانێ مادەم تۆ لە مایەکە 30 ڕۆژی نایەن دەستی بۆ نەمەڵێ دەجێژەکەم ئەشکێ بەڕاستی لە ژنێکی تر هێنم دایکت باوکت برات کەس و کاریش بێت ڕێک پێیان بڵێم کاکە ئەمە وەزعەکەی منە ئەم ژنە لەگەڵمان ناخەوێ و تاقەتی سێکسی نییە و خەریکی نوێژ و ڕۆژ و دەجێژەکەم ئەشکێت و ئەلم بابەتان وەڵا کاکە چوو ئەوەی دووەمیانی کرد ماوەیە دوای ئەوەتی خاڵە ئارامی یەخوە ئەو دەست ئەو ڕەحمەتە لێبێتم بۆ وتی کوورە و چوم ئەوەم پێوت دام نا هەموو قسەکانی تۆ بەزیایش هەمووی پێوت وتی لەو ڕۆژۆ بووە بە ئاگر ئەم ژنە وتی ئیتر کێشەم نەماوەتم دەی بەقنیم وەیە پرسکردن بە ئارامەحمەیش ڕێگەکتا بۆ دانێ باشە خوانێ بڕێ جا ئەمە حاڵەکەیە خۆشەویستانی من باش نییە لەبەرەوە ئەبێ ئینسان تۆسێ واقعی بڵێ هەندێک نوکتە و شت هەیە کە ئینسان ئەیژێڕێتەوە بۆ دەست وەرگرتنە با ئەمەشتان بۆ بژێڕمەوە قەیناکە خۆشەویستان تۆ جێ جەوەکەتان خۆش بێت طبعا ئەمە لە کتێبەکەی عەوڵا قەلاخیا هەیە و قسەی من نییە بەڕاستی لە ساڵی حەفتاکانە مەقڕی حیزبی شیوعی لە هەڵەبجا بێت باشە لە هەڵەبجا ئەو سەردەمانە مەسەلەن هەموو خەو لە سەربانە خەوت شیخێکیان ئاوا کرد و پەردە کولەیەکیان ئەکرد بە پەڕەیەکی تەنک و لە ناوی ئەخەوتن و جەوێکی خۆشتر بوو کە مەبەڕیدە نەبووە و فڵان و کارەبا نەبووە زۆر جارەوە بابەتانە بۆیە ئەچۆن پەردە کولەیە ناکرد وەڵا شەوێ کە ئەندامەکەی حیزبی شیوعی کە لەسەر بانەکەی خۆیان خەوتووە و بانەکەی دراوسیش ماڵی دایکیشی ئەوە چوارم شوێتی کە کردوێتی دراوسێکی ئەمە هەر ڕاستی ها ڕوودا وەڵا کاتێک کە زانن شەو کابرا کوڕەکە ئەوەی ئەندامی حیزبی شیوعیە بە لە قەژنەکەی خەتە خۆڕە لە بانیژەکەەوە باشە دەستێکی ئەشکێت پەراسی و ئەشکی ئەلم بابەتان دەی دەرو دراوسێن ئەوە چییە وەڵا شەڕی بۆ پۆشی وا لەو ژنە کردو ئەلم بابەتان طبعا كابلا عندما حزب الشيوعية هاوري شيوعية ولا أبو بيانك يا مقال حزب الشيوعي بان يقن أنا أورا هاوري جان تو شو بوقت لوجنا كاكا تولو باني جو خلطات إخوانه وجنا
پەراسی شکاوە ئەو ژنە دەستی شکاوە تۆ چۆنە بێ هاوڕێ گیان تۆ لاخۆی حیزبی شیوعیت و حیزبی شیوعی ئەبێ ڕێژی ژن بگرێت و ژنیش وەکو تۆ مافی هەیە یەکسانی و ئەم بابەتانە ئەویش دەڵێ کاکە لێم گەڕن بۆ خاتری خوا و ئەزم لێ بێنن کاکی ژیان ئەمە پێش ناکە باسیکەم ئەڵێ نابێ هاوڕێ گیانە بێ باسی تاوان دۆریان ناوە لە مەقەڵی حیزبی شیوعیە مەسئولەکانی نەبا ببێ باسی کەی هاوڕێ گیان ئەمە تۆ نابێت تۆ لە ژنتەوە چۆن ئێمە لێ یەگەڕن کاکە ئەو ژنە دەستە گیراوە كل شيء ذكاك وازن بين برا باسي لكن بكن بخاتي الله على نابي كاك الله وارد ناخذ مشيعين بيبي ما بليك شيء ايش هذا باش اقل بيموتن كيش كان بو حدا على بس شاو اما حزب تاع خدك على باش على دزول باش على شيء انا كاكا امجني من شوانا دس مقاتي على برجمان دس من بوسني على بياك بان الرن بكره اي حاجه كم امجني هالواقع باشا دایکیشم چواشی کردووە کە ژنی کاگا ڕەحمانە لەگەڵ کاگا ڕەحمان ئەچێ بەلایە 6 ماڵ ئەمدا 6 ماڵ ئەولا ئاگاداری گوێ لە ئاخ و ئۆفەکەوێتی میش بۆ ژنەکەم وارێ کرد دەورە مشیلەکەم بۆ حەلکەن وڵا هاوڕانی شوێعیش ئەڵێن وڵای کاکە مشکلێ بێمە حل ناکرێ ئەڵێ دەی قەسەم بەخوا مادەم قسەکەتان پێ دەرخستم و مشیلەکەشم بۆ حل ناکەن لەمەولا ئەو ژنەم شەوانە ئاوا بکە ئینجا وای ئەمە خەمەخواڵە هەردووڕانی بێ بەخرخا ئاوا بێت جا ئەمانە هەمووی لەناو ئەو کێشانی ناو کۆمەڵگای ئێمە هەیە عەزیزان خۆشەویستانی بن باش نییە لەبەرەوە من بە هەموو پیاوان دەڵێم چکە من خۆم پیاوم بەڕاستی عەقڵم نییە بەسەر مەسایلی ژن جیاوازە بۆیە پیاوانیش ئەمە حاڵەکەیە کە ئیبینین ناو کۆمەڵگای ئێمە اینجا لە ئاخری قسە و باسەکانە کە هینم کرد ئەم کۆمەڵگایان تازە ناگرنەوە بۆ دەوە خۆشەویستان ئەمە لە ئالام محەممەد بیست تازە ناگرێتەوە یەقڕن ئێم باسی ئەوانەکەین ئەم کۆمەڵگای باشوور و ئەمانە هەر ئەڕوا ئاوە ناچێتەوە بۆ دواوە ئەگەی پێ خەڵک بڵێ وڵا باوای بێت ناڕواتەوە بەڕاستی دڵنیا بن لەوە پاشانیش وەڵڵا هەچی مەسئولەکان هەیە وایە ژنیان هەمویان وان کچەکان ئێوە هەر مەڵن وڵا ئەمانی کە ڕێکلامەکەن و نازانم ئانم بابەتانە بڕواتان هەبێ بڕاتانە عەزیزان ژن و کچی مەسئولەکانی پاتوچێتی هەمویان وان هەمووی حەشیش خواردن دەرمان خواردن فەسادی بێڕەوشتی ئەو کۆمەڵگایە بۆیە ئەوای نێتوە باشە لە کۆتا قسەیە دوو شتان پێڵم خۆشەویستان یەکەم ئەڵێن هەژاری عەیب نییە باوکم بە وجدانم لە هەژاری عەیبتر نییە لەم دنیایە هەژاری واتە ئەو پڕی ڕەسوایی ئەو پڕی تێکشکان ئەم قسەیە چینەدارەکان گەندەڵەکان دز و جەدەکان بۆ خەڵەتانی ڕەشە خەڵکەکە ئەوەی کە خۆیان بە بەشی خۆیان ڕازی بن و بگەنە ئەو باوەڕێک کە ئەمە بەشی خۆیانە لەم دنیای و تەواو بۆیە ئەم قسانیان کردووە ئینا چۆن هەژاری عەیب نییە کاکە وەڵا هەژاری عەیب هیچ هەژارێک بە هەژاری هەر هەژارێک بە هەژاری ڕازی ببێت و تێکۆشان نەکا و بەگشت ئەو دنیایە نەچێتەوە کە ئەوی هەژار کردووە جگە لەوەی کە هەژارە گەمژەی شەڕاستی گەمژەیە بە هەمومانەوە بە هەموو کەلیمەیەک باشە چونکە خدا هیچ کەسێک بە دەوڵەمەنی و کەسیش بە هەژاری دروست ناکە خدا ڕقی لە ئینسانەکان نییە خۆشەویستان خدا جیاکاری ناکە بڵێ تۆ سوالکردن نێبی خۆتە و تۆ ملیۆنێر بی شتیوان نییە ئەوانەی پێیان وایە دەوڵەمەندی و هەژاری کاری خوایە لە باشین حاڵەتدا ساختەچین دەست بڕن دزن درۆزرن دەسەڵاتدارن بەڕاستی باشە تا خەڵکی هەژار بە ناوی خواوە بخەڵەتێن باش نییە ئینا ئەو درۆی ئەسڵ ئەساسی نییە هەژار ئەبێت تێکۆشاکە نابێت قبوڵی هەژاریەکەی بەڕاستی نابێت قبوڵێکی کە قبوڵەکرد تۆ ڕەسوای تۆ هیچ قیمەتێکی نییە لاقەت نەک ئەوەی بێ مناڵەکەی خۆ بفرۆشی لەناو جادەکان نابڵێ وەڵام من هەژار بووم پیاوی مناڵەکە مەفرۆشە بۆ تەقەکە لە چاو مەسئولی خۆڵیەکێتی پارتی لە ناو شارەکان لە کۆڵانجادەکان بەڕاستی بۆ تەقانێک ئەگەر ڕاستەکەیت پاشان زۆر جاران ئەڵێن کۆمەڵگای ئێمە زۆربەی هەرە زۆری ئیسلامیە ئەگەر ئیسلام بە مانای کەریمە بڕوایەک بێ بۆ عەدالەتی بۆ ئارامی بۆ ڕاستگۆیی بۆ پاچی بۆ داوێن پاچی بۆ هەموو ئەمانە کە من بۆ خۆم وەکو ئارامە دوای ئەبینم کەواتە ئەو کۆمەڵگای ئێمە لە باشووری کوردستان فڕی بەسەر ئیسلامەوە نییە بەڕاستی فڕی پێوەی نییە ئەگەر ئیسلام ئەوانە بێ کە من پێم وایە ئەبێ ئەوانە بێت زۆربەی زۆری کۆمەڵگای ئێمە نوێژەکە درۆزنیشە باشە قورئان کوێگرێ چاوی لە ژنی خەڵکیشە ئەچێ بۆ حەج لە سەداسەد پارەکەشی دزیە پارەکەشی ماڵی خەڵکە تاڵانیە ئەچێ بۆ حەجش پێ سیاویش ئەگرێ بە پارەی دزی کاچێ بۆ حەج باشە شەوانە 5 ژن ڕیز دەکا شەوانە سەرقاڵی سێکسە لەگەڵ 4-5 ئافەتە دەڵێ خوا بۆی حەڵال کردووم و ئەمە سوننەتە لەو لایشەوە لە ئیسلامە سەدانشی تریش هەیە سوننەتە بەڵام هیچی جێبەجێ ناکە ناچێ بەلای ئەمانە بەس لەوان لەگەڵ سوننەتایە کە شەوانە 5 جار لەگەڵ 5 سێکس کات باشە
سێری ئەم هەموو حیزبە ئیسلامیەکە ئەم هەموو بانخوێنەکە باشە ئەم هەموو یا ئەڵڵا یا ئەڵڵای ئەو خەڵکە بکە هەر کەسێ هەڵەسێ پێی وایە باشین و پاکترین مسلمانە باشە وەرە بە ئاستەم لەم فەیسبووکەیە وشەیەکە دەم دەرچێت دژی ئاینی ئیسلام 2000 جوێنت لەسەر ڕقم بۆیێت باشە هەمووشی سەر بە بەرماڵ و دەست بەدەست دوێشە کەچی لە مێژووی کۆمەلگای ئێمەیە هێندەی ئێستا هێندەی ئەم ساتە وەختە فەسادی بێڕەوشتی درۆزنی دەستبڕین ساختەچێتی باڵانە بووە لە کۆمەلگای باشووریا بەڕاستی باشە ئەگەر ئەم کۆمەلگایە بەڕاستی مسلمانە ئەم هەموو دزی و چەتەی و گەندەڵی و بێڕەوشتی و درۆ دەلەسی چیە لە کۆمەلگای ئێمە بۆ بە باو زەحمەت دەبێت دێ ئێوە پێم بڵێ چییە تۆ واقعی بین کاک درۆکن کەوات کابرا لە ناو ئەچمە ناو هینەکەیەوە ناو لاپەڕەکەیەوە هەمووی ئاەتی قورئانە خۆشەویستە کەشی ناوگەڵی بەکاری هێنێ جێمە دایک و خوشی خەڵکەتە چۆن شتی وابێ کاک ئەو قورئانە لەوە ڕسواترێکە تۆ چۆن دانیشتووی لاپەڕەکە لە فەیسبووکە هەمووی ئاەتی قورئانە ئەم هەموو ژێرش بەو ناو بە ملوێرەکە ئەی بەشنوکشی ئەم عالەمە چۆن شتی وابێ کاک لەبەرەوە من سەفەرێ وتم ئەگەر 5 ملیۆن کورد لە باشوور هەیە یعنی 25 ملیۆن هەیە چونکە هەر ئینسانێک لە ئێمە 5 ڕووی هەیە بەڕاستی 5 ڕووی هەیە 5 ڕووی هەیە کەسیش نەوەی حاڵی حسابە کاک ئەمانە هەمووی واقعن تەواو بەداخەوە بەڕاستی ئەوە واقعیەتەوە کۆمەلگای ئێمەیە کێشەی ئێمە درۆکردنە تۆ درۆ لە ژیانی خۆتا دەرکە هیچ خراپێکی تری بۆ ناکرێت چکە سەرچاوی هەموو خراپەکان پاساوەکەی درۆیە بەڕاستی درۆ بناغەکەی داهێنێت لەبەرەوەیە ئەو کۆمەلگای ئێمە ئاوای لێ هاتووە باشە وەڵڵا مارکسیەکەی لەگەڵ کرێکەرە درۆکە بانخوێنەکەی بەخوا درۆکات هەمووی بۆ جیفانی خۆیان بۆ پارە پێیاکە تۆ سەریکە یەک بانخوێن و یەک ئەوانە هیچ کەسێکیان هیچ ناکەن هەمووی پارەی بەلاشێتی بەدەستیە بارزي خوي جن مارك ساي درعي لجاي من التي في سلفي وشو البات بس هاي درعي كذا اللي تشوفه يباري وبارو مالش تاني هم يدروك كاكش تمام بو كوملغاي اما اواليات بو يكشانو جنان كوملغا برب ولا فساد خوش يستاني باشا تو ناتواني جنكت تسمي براكت كي جنكت تسمي براكت ناتواني بيكي استا او رجاله بس شو يجيش كيسه تكليف ليكات قلنا له براج المعلم بابتانا كسنا له على محوانيه زوشي تيشي برا بيشي نالم براسي هيجي نالم هو واقعكم الكريم باش هو القاطن ياك فلو بينا بيشاي خوتن كاكش ام كش من روم دمي بياو كان باشا يا هموجنك ئەگەر ئێوە دایکن خوشکن بنمونە ئەگەر کوڕەکەتان یا براکەتان هەر ڕۆژە ئافرەتێ بێنێتەوە بۆ ماڵەوە و بە چاوتانەوە سێکسی لەگەڵا کات و یا خۆی بە نازانم دەرپێکوتێک بۆ لەو ناوە بگەڕێت و هەموو جسموانی بە دەرەوە بێ ئێوە چۆن بۆ کوڕەکەتان و براکەتان ئاڕەنجی ناڵێن ئەو کاکەت و عیب ناگەی ئاواکەی باشە ئەم هەموو کچە ئەم هەموو ژنە ئەڕواقنی خۆی ئاوای لە یەکاو لە ماڵیشەوە سێ بەشی ڕووتە ئەم باوکو برای نادا لە جەناقنە لە چۆی هێناوە زەحمە دەبێت ها نا ئەمە چێ دروستی کردووە ها واقعي من كاكش من زۆرم خوێنێتەوە خۆشەویستە ڕەنگەم قسەم ئاتەئیستەکان پێیان ناخۆش بێت لە مێژووی بەشەریەتە ملیۆنەها ساڵ لەمەوە پێش ئەمە ڕێی ئارام ئەحمەدە ها حەقم نییە بەتەوەی چێ لەگەڵ نەکەرەکەم نییە هیچ پیاەکەم نەبینیوە وەکو حەزەتی محەممەد ڕاستگۆ بێ لە مەسەلەی ژنە نەبینیوە بەڕاستی باشە کاتێک ئەڵێ خوشک و بران نابێت لە ژوورێکا بخەون ماناکەی دیارە کاتێک ئەڵێ دایک و کوڕ نابێت لە یەک ژوورا بخەون ماناکەی دیارە پێش ئەوە عاقڵ بوو وا تێگەیشتووە لە ئینسان لە فۆرم لە ناوڕۆکی ئینسان ئەوە تێگەیشتووە باشە دێم ئافرەتە شەو ئەڕوا بەیانیەتەوە وقمی ئاوا لێ کردووە و مەمشی ئاوا لێ کردو بۆ ماڵەوە دەمی ئاوا لێ کردووە باشە ئەڵێ هینی ئەوەی کە بنێشتی تیاکرددارە بن و ئەم بابەتانە بچی ئاوا لێ کردووە ئەم باوکە چیەکە ناڵێ دادیگیان تۆ لە چۆبی زەحمە نەبێ براکەی ناڵێ لەکوێ نەخێ پارێن بۆ پەیاکە تامان پارێن بۆ پەیاکە
مەسەلەی هەڵکەوت زاهیر من یەک دوو جار دیفاعم هەڵکەوت زاهیر کردو خۆشەویستان تومە هەڵکەوت زاهیر ئەوە لەسەری هێرش مەکە لەسەری چونکە هەڵکەوت زاهیر یەک شتی خراپە ئەو بۆ خۆی نایکەوە مەزن ئاشۆتابێت هەرگیز سێتێک لەم کچانە نه هەموو ئەم کچانە بە عەرەبەوە بە فارسەوە بە کوردەوە ئەشنە لای هەڵکەوت زاهیر هەموو بۆ مەسئولەکانی پارتیەکێتی نێچیرەڤان بازانی بەشی شێری پێ بڕێ ئێستا جەماعەتی مەسئول بازانی ئاگام لێ دژایەتی ئەکەن و ئەیانەی لێ بەن لەبەرەوەی پیاوی مەسئولە ئەو چۆ ئەو ماڵەی کە ماڵی هەڵکەوت زاهیرە هەڵکەوت زاهیر ئاوازدانەر نییە هیچ هونەرمەند نییە با باش بیزانن ئەوانە هیچی ئاواز نییە بە درێژایی ئەم هەموو ساڵە یەک هونەرمەند نییە کە هونەرمەند دەبێت هەڵکەوت زاهیر دروستی کردبێ توانی بێتی گۆرانەکانی بەرنامەی بمێنێتەوە هەمی دوو ڕۆستێ ڕۆژ و دوای ئێکسپایرە بێت و کەس گوێ ناگرێت چونکە هیچ نین دەڵاتی گاڵتەجاڕی ئەوە تەواوی ئەو ژنانە ئەشتێ لە هەڵکەوت زاهیر هەر هەمووی بۆ مەسئولەکانە جوانەکەنن بۆ لای نیشێڤان بازانیە ئەشن ئەوان سێکسیان لەگەڵاکەن لە ڕێگەی ئەم شتەوە بە ناوی هونەر و بە ناوی ڕیکلام و ئەوانەوە ئەیان بن بۆ سێکسکردن تەواو ئەمە ئەسڵی مۆزوعەکەیە هەڵکەوت دێرا تەنها و تەنها ئەو ئیشەیە ئەم ئافرەتانە بە ناوی هونەرەوە لە عەرەبەی هێنێ لە نازان کوێی هێنێ ئینجاسێنیشی گەن کاکە ئێوە سێریکەن خۆشەویستان بۆچی یەک ناشرین نابێت ئایا لە کۆمەلگای ئێمە کچمان نییە دەنگی خۆش بە ناشرین بێت ژنمان نییە دەنگی خۆش بە ناشرین بێت با هەمانە بەڵام نایبن بە حیاتی ئیلا ئەبێ جوان بێ با دەنگیشی ناخۆش بێ با فڕی بێشێکە بە میوێ جوان بێ بۆچی جوان بێ پشێ خۆی ڕێکا و هەموو شت تەرتیب بکە بۆ مەسئولەکانی پارتی لە هەولێر بۆ نەچیرەڤان بازانی بۆ شێرنی هات ئافەرم بۆ سیروان بازانی بۆ فڵانە مەسئول و ئەلەم بابەتانە شەوانە سێ و چوار ئەچن بۆ خوان لێ ڕابێن و تەواو ئەمەیە هونەری چی و تەڕەماشی چی و تەڕەسازی چی کاکە هەتا ڕێکلامیشی و شتی کاکەجێ قۆ نییە کچێک دانیشێ وەڵام من سیارەکەم جی کلاسە بای $300,000 بەچی وەڵام من ڕیکلامەکەم وەرن بۆ برنجی مەحموود برنجی مەحموود چی کاکە چی عیلاقی بەس کەڵچوو برنجی مەحموود جی کلاس پیاکە کاکە برنجی مەحموود نییە خوا من ڕقمە برنجی مەحموودە باش نییە ڕاستیەکانە خۆشەویستانی من باش نییە ئەمەیە واقعەکە بەم جۆرەیە بەڕاستی بەداخەوە ئیتر لەبەرەوە زۆر هین مەکەن لەسەر ئەو کۆمەڵگای ئێمە ئاوای لێ هاتووە تەواو کاتێ مەلا عەبدولەتیفی سەلەفی دووسێ ژنی تری هەیە لە مزگەوتە دەست ئەڵێتەوە حەز لە قوتایبەکەی خۆیەکە کە 30 ساڵ لەو گەورەترە ژێربەژێر سێکسی لەگەڵاکە ئەیا بە تەڵاقان ئەیبا کە ئەیکا بە ژنی خۆی کابرایەکی تری ئەچێواکە کاکە کچێکی تری وەکو چاوان ئەچێواکە برای من خۆ مەشتێکی عەجیب نییە کاکیجێ تەواو هەروایە تاکە ژنی ئەم مەسئول و کچی ئەو مەسئول و پوزای ئەو مەسئول و ئەم ئەوواکە ئەوەن ژواکەم کاکیژە خۆ مەشتێکی عەجیب نییە لەبەرەوەیە ئەو کۆمەڵگای ئێمە کە ئاوای لێ هاتووە ئەمانە وایان لێ کرد سەرانی پارتی یەکێتی دیندار بان خوێن ئەمانە وایان لە کۆمەڵگای ئێمە کرد بەڕاست ئەمانە وایان لێ کرد بە هەزاران مامۆستای ئاینیمان هەیە خۆشەویستە چیەکەن ئیشی ئەم مامۆستای ئاینیان چییە ئام هەموو جمعانە قسە دەکەن چیان لەو کۆمەڵگایە گۆڕی و بنمونە لە شوێ توانیویانە سانتیمەتێک ئەخلاقەت بجێڕنەوە بۆ کۆمەڵگا نیان توانیوە بەڕاست چکە تازە ئەو کۆمەڵگایە ڕۆیشتووە هێز نییە لە دنیای بیژارێتەوە خۆشەویستە هێز نییە بیژارێتەوە میتر کاتان ناگرم بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خۆشەویستانی من ئەمە ڕاستی ئەو مۆزوعانە بوو کە ئەم شەو لەگەڵتانە باسم کرد بەخێر چن و خواتان لەگەڵ خۆشەویستانی